خۆشەویستان سڵاوتانە بێوارەتان باش خۆشحاڵم لە پرۆگرامی کورسات مەگەزینە میوارەیە ئەو بابەت و هەواڵانی ئامادەکراوە بە یارمەتی هاوکارانم پێشکەشتان بکەم و دەست پێ قسە باسەکەم لە سەرێکێک لە هونەرمەندە دیارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان ڕۆژهەڵاتی نیشتیمان کە ئەویش شەهرام نازریە کە لە چەند ڕۆژی ڕابردووە هاتە باشووری کوردستان و لێرە لەلایەن ڕێکخراوی ئیبراهیم ئەحمەد فاوندیشنەوە خەڵاتی زێڕینی بلەی پێبەخشرا بۆ ئەمساڵ وەک هونەرمەندی نمونەیی و ئێستاش لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری لاوانەوە خەڵاتێکیان بەخشیوە بە هونەرمەند شەهرام نازری. شەهرام نازری بۆ خۆی شەکە لە هونەرمەندە دیارەکان خاوەنی چەندین گۆرانی و ئەلبومە لە ڕابردووە ئەو هەمیشە هەوڵیاوە لە هەر کوێیەک توانی بێتی فەرهەنگ و کللتوری کوردی بە جیهانی بناسێنێت. ئەو خاوەنی چەندین هەڵوێستە لە ڕابردووە لە کاتی ئەو گرفتانی کە لە کۆبانە دروست بوو یەکێک لە کۆنسرتەکانی خۆی ڕاگرۆک پشتگیریەک بۆ کۆبانێ ئەم کورت پەروەرەکەی وای کردووە کە هەمیشە لە هونەرەکەیان ڕنگ باتەوە و ئەمە شوای کردووە کە ناوبانگێکی باش بۆ خۆی پەیدا بکات و زۆرێک لە ڕۆژنامەکانی جیهان وەک کەسایەتێکی بەهێز ئاماژەی پێەکان لە ناو ئێراندا. ئەو بۆ خۆی لە نێو خانەوادێکی هونەریە بووە. یەکێک لە خانەوادەکەیان کە حاجی خانی نازریە ئەو کەسایەتێکی دیار بوو لەو سەردەمەیە و زۆربەی خەڵکی کرماشانی فێری نۆتە و میوزیک کردووە هاوکاری کردوون بۆی لە بواری میوزیکا کار بکەن. هەر لە منداڵیەوە شەهرام نازری بۆ خۆی زۆری حەس لە بەرهەم و کاری هونەری بووە. لە تەمەنی 11 ساڵیدا چەندین بەرهەمی لە ڕادیۆی تاران بڵاو کراوەتەوە کە ئەمەش هەر لەو تەمەنە منداڵیەوە دەستی کردەوە بە کاری هونەری و چەندین خەڵاتی جیهانیشی پێبەخشراوە لە سەرانسەری جیهانەوە و لە دوجاریشا لە باشووری کوردستان خەڵاتی زێڕینی بلەوە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە خەڵاتێکی تریان پێبەخشیوە. بادروشمی نازری سۆزێک لە تەمیرە و داستانێک لە شانامە. وەزارەتی ڕۆشنبیری و لاوان لە ڕێوەڕسمێکی شایستە خەڵاتی زێڕینی بە هونەرمەندی گەورەی ناوداری کورد شەهرام نازری بەخشی. ڕێوەڕسمەکە بە پێدانی خەڵاتی زێڕین و تاجە گوڵینە لەلایەن حەمە سەعید وەزیرە ڕۆشنبیری لاوان و پێشکەشکردنی چەندین بەرهەمی هونەری لەلایەن هونەرمەند شەهرام نازریەوە بەڕێوە چوو. فرە خۆشحاڵ و بەختەوەرم کە هامن و مردم کورد کە هامن و میلکان خوم خاکی کوردستان من لە وڵاتێ دنیا خەلاتێ گۆڕای گردمە ولی ئەڕێ من ئەرزشی ئی خەلات و ئەرزشی کە هامەیرە و لە تەرەفە وەزارەتە ڕۆشنبیری و لە تەرەفە کوردستانی خەلاتە نەسیبە من بود ئەڕام بێ ئەرزشی فراوانتری بێ. ئەمڕۆ وەزارەتی ڕۆشنبیری لە ڕێی هونەرمەندی ئازیز شەهرامی نازریەوە تەنها ڕێز لە خۆی ناگرێت، ڕێز لە سەرجەم هونەرمەندانی کوردستان دەگرێت بە هەموو پارچەکانیەوە، ڕێز لە کللتور و ڕێز لە ڕەسەنایەتی دەگرێت. بۆیە ئەم هەنگاوە جێ دەستخۆشیە و ئێمە داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان کە چاوێک بخشێنێتەوە بە سیاسەتی کللتوری خۆیە لەگەڵ ئەو قەیرانە قوڵەی دارایی کە ئێستا حکوومەت پێات تێپەڕە بێت، بەڵام زۆر گرنگە تیپ هونەریەکان و ناوەندە هونەریەکان و تیپە شانۆیەکان جارێککە ببوژێنێتەوە بۆ ئەوەی کار و چالاکیە هونەری ڕۆشنبیرەکان لە هەرێمی کوردستانە دووبارە ببێتەوە هەوێنی کۆکردنەوەی دەنگ و ڕەنگە جیاوازەکان بۆ ئەوەی بتوانین بەردەوامی بە شوناسی ئەم میلەتە بکەین.